أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون، ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. سلام و رحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستان و ئازیزانمان. ئەم کاتەوە کاتێکتان باش، داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەت و پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزان لە ئێمە و لە ئێوەی عزیز و خۆشەویست قبول بکات. پێش هەموو شتێک سپاسی ئێواکەم کە بینەری ئەم بەرنامە جوانن کە تایبەتە بە قورئان خوێنانی هەرێمی کوردستان و تێکڕای ناوچەکانی دەوروبەری هەروەها عێراقی ژەگرێتەوە. هەروەها سپاسی بێپایانم بۆ ئوستافە خۆشەویستەی لەم بەرنامەیە ماندوونە ناسانە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ ئەوەی جوانترین دیمەنەکانی هەرێمی کوردستان و مزگەوتەکانی ئەم شارە جوانانەی هەرێمی کوردستان و باخچەکانی شارەکانی هەرێمی کوردستان بخەنە بەردیدی ئێوەی ئازیز و خۆشەویست کە زۆر لەوە زیاتر شایانی شتی جوانن و شایانی ئەوەن کە ئێمە هەموو شتێکتان پێشکەش بکەین. خۆشەویستان و بەڕێزان، لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین میوانێکی تایبەت و خۆشەویست و ئازیز، میوانێکی لە دڵاشرین لە دڵی ئێمە و ئێوە و تەواوی ئەو کەسانەی کە شەیدا و عاشقی قورئانی پیرۆز و سەدای زێڕین و دەنگی خۆشن. خۆشەویستان و بەڕێزان، میوانی ئەم جارەمان قورئان خوێنێکە لە شاری هەولێرەوە لە خزمەتانین، ئەویش مامۆستا نورەدین سەلیمە. خۆشحاڵی کردین کە ئەم داوەتەی قبول کردووە و لە بەرنامەکەی ئێمە بەشدارە. ئەگەرچی گلەیمان لێ هەیە ئەبوایە پێشتر و ساڵانی ڕابردوو و لە وەرزەکانی تری ئەم بەرنامەیە مامۆستا نورەدین بەشدار بووە لەگەڵمان، بەڵام وەکو پێش بەرنامەکە ئاماژەمان پێکەوتمان نەچووە بچێ لە ئێستا بەدووە هەروەکو ئەوەی بەشداری کردبێ و وجود و حضوری ئێستا لە بەرنامەکە بۆ ئێمە مای خۆشحاڵیە و گومانم نییە بۆ ئێوەش بە هەمان شێوە. پێکەوە مامۆستا نورەدین بەخێرهێنین بۆ نێو بەرنامەی سەدای زێڕین و
خی گەورە پاداشتی خێری بداتەوە. مامۆستا بەخێر بێن، خی گەورە سەلامت خی گەورە لەش ساغ و سەلامەتتان کە زۆر بەخێر بێن، زۆر خۆشحاڵتان کردین، مامەدە بوونتان لە بەرنامەی سەدای زێڕین. زیاتر خی گەورە سەلامەتتان کە ئینشاءالله. سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ جەنابێت بۆ ئەم بەرنامە جوانەیە، سپاس بۆ گشت کەناڵی ستافی کەناڵی پەیام. خی گەورە سەرفراز و سەرکەوت و پایداریان کە ئینشاءالله. دەستپێکی بەرنامە وەکو هەمیشە جوانترین دەستپێک قورئانی پیرۆز بووە. دوای ئەوە بڕگەی خۆناساندنی میوانمان هەیە. بابزانین مامۆستا نورەدین سەلیم کێیە و لەکوێ لەدایک بووە و بەچیەوە سەرقاڵە. خۆی قەولێکی ئیمام شافعی هەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، فەرموویە هەر کاتێک ئەگەر پرسیارە لێکردی تەمەنت چەندە سڕێک ئەمە باسی مەکەم، بەڵام مادەم بۆ بەرنامەی جەنابتە ئینشاءالله کەشفیەکەین. من ناوم نورەدین سەلیم نووریە، دانیشتووی شاری هەولێرم. ساڵی 1994 لە شاری هەولێر لە ڕۆژی دووشەم لە بەرەبانجی بەیانی يوم السعد ويوم المنى. الله يرضى عنك إن شاء الله. لدايك بوم الحمد لله. خواهي قورا بأدارتان إن شاء الله وش أو تمنك خواهي قورا بإنسان بخشي بزاني تون بري وباتن وتون للدنيا دا تعاملي بيبكا. إمج لخدمتي قرآن هالسرفيك إن شاء الله. إن شاء الله پشتیوان بخوا. ما مستعد شيء هاندر وبالپشتی جنابت بو أم كايا جوانا أم ريتكا جواني كا جنابت قرتو تتبر. هاندەری سەرەکیم دایکم بوو. بەڵێ لە ژیاندا یا ڕەبی خوایە تەمەنی درێژ بێ لەش ساغ و سەلامەت بێ لەگەڵ دایکی ئێمە و هەموو بینەرانی عەزیز. وەسەلامت کاخوان إن شاء الله. ئەوەشی کە دایکی وەفاتی کردووە یا ڕەبی ئێستا لە ناوجەرگەی بەهەشتا بێ و لە ئاوی کەوسەر بەدەستی محەممەد المستەفا تینوێتی بشتێوەکو ئەم ڕەمەزانەکە لە ڕەمەزانە ئینسان تینوێ بێ و برسی ئەبێ چاوەڕوانی کاتی ئیفتارە ئینشاءالله کە خوای پەروەردگار لە دایکی هەموو لایەک خۆشە بەوەی کە دایکی لەدەستداوە و ئەوەیشی کەماوە لەش ساغ و سەلامەتە بێت. بەڵێ مامۆستا. هاندەری سەرەکیم دایکم بوو بەڕاستی ئەو کاتانی کە من قورئان مەخوێن تەمەنم 4 ساڵ بوو. تەمەنم 4 ساڵ بوو سوورەتی ضوحا مەخوێن. باوکشم بەڕەحمەت بێ لەگە مردی حازریش. خوا لێی خۆش بێ. اللهم آمین وإياكم إن شاء الله. ئیتر کە ئەم خوێند بۆ ئەدا و سەوت باوکم هاندەرم بوو. بەڵام بۆ تەجوید و ئەحکام الحەمدلله دایکم هاندەری سەرەکیم بوو الحەمدلله. کە تەمەنم گەشتە بینی 12 و 13 ساڵ هەیە لە مەرحەلەیەکە ئینسان کە ئەکەوێتە مەرحەلەی بلوغە هاوڕێی بخۆی پێ ئەکات و ئیتر ئەچێتە لای چەند مامۆستایەک. من زیاتر ئەوەی کە دڵی خۆش کردم چەند مامۆستایەک بوون کە هاوکاریان ئەکردم لە ڕێگای ئەحکام و لە ڕێگای تەجوید و بابەتانە. ئیتر الحەمدلله لە دوای 13 گەشتمە قۆناغێک لە مزگەوت و لە بۆنە ئاینەکان پێشنوێژ و قورئان مەخوێن لە مەجلیسەکان الحەمدلله. ئێستاش لە هەزار بەرداوم لەش ساغ بێ. ئێستا جەنابەت پێشنوێژیەکەی؟ بەڵێ الحەمدلله. لە چی مزگەوتێک؟ لە شاری هەولێر مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە سەبع نیسان. بەڵێ بڵێن هەر پێشنوێژیەکە یاخود وتاریشت هەیە؟ تەنها پێشنوێژی و قورئان خوێندن. موفق بی ئینشاءالله. اینجا من پێم خۆشە وەکو بڕگەیەک لەم بەرنامەیە کە ئامادە کراوە پێمان خۆشە جەنابەت بینەرانی بەڕێز ئاشنا بن بەو جۆری پێشنوێژیەی کە جەنابەت ئەیکەی. بۆیە ئەچینە لای ئەو بڕگەیی کە مامۆستا تیایدا پێشنوێژیەکە لە مزگەوتەکەی خۆی بە ئومێدەوەی ئینشاءالله سوود بەخش بێ بۆ ئێمە و ئێوە و دیمەنی بەشێک ئەبین لەو پێشنوێژیەی کە جەناوی مامۆستا لە پێشی خەڵکەوە وەستاوە خوا ئەو فەزل و بەهرەیەی پێبەخشیوە خەڵکێک لە پشتەوە نوێژەکە و ئێوەش لە دوعای خێر بێ بەشی مەکەن. دوای ئەم ناوبڕە دێنەوە خزمەتە. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين.
والقرآن المجيد بل عجبوا أن جاءهم منذر منهم فقال الكافرون هذا شيء عجيب أإذا متنا وكنا ترابا ذلك رجع بعيد قد علمنا ما تنقص الأرض منهم وعندنا كتاب حفيظ بل كذبوا بالحق لما جاءهم فهم في أمر مريج أفلم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل زوج بهيج تبصرة وذكرى لكل عبد منيب ونزلنا من السماء ماء مباركا فأنبتنا به جنات وحب الحصيد والنخل باسقات لها طلع نضيد رزقا للعباد وأحيينا به بلدة ميتا كذلك الخروج كذبت قبلهم قوم نوح وأصحاب الرس وثمود وعاد وفرعون وإخوان لوط وأصحاب الأيكة وقوم تبع كل كذب الرسل فحق وعيد أفعينا بالخلق الأول بل هم في لبس من خلق جديد ما شاء الله تبارك الرحمن يا ربي خوايا جان مامۆستا نورەدین بپارێزی ئەو سەوتە خۆشەی ببێتە ئەداتێک بۆ خزمەتکردنی ئەم دینە ئەم ئاینە پیرۆزە ئەم ئیسلامە جوانە و بتوانێت باشترین خزمەت بە تێکڕای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. لەشە ساغ بێ مامۆستا گیان موفق بن ئینشاءالله. مامۆستا زیاتر هەستەکەم حەزت بە مەقاماتی عێراقیە حەزت کردووە خوب بدەیتە مەقاماتی عێراقی لەکوێ فێری مەقامات بووی؟ لە مزگەوتی ئاڵتون لە شاری هەولێر پێشبڕکێکی ئەدا و سەوتی کراوە بەڵێ بەشداریم کرد لەوێ ئەلحەمدولیلا لەسەر نیزکەی هەشتا بەسەرەوە ئەوانی کە بە ئەکادمی ئەوانی کە سەوتیان زۆر خۆش بەشداریان کرد لەسەر هەرمویان الحەمدولیلا الحەمدولیلا لەوێ زۆر ئیسفادەم لێ فضل من الله ونعمه الحەمدولیلا جا سۆنی عەبدی سەحەر مەقامات زۆرن ئوستاز چ مەقامێکتان پێ خۆش ئینشاڵڵا یەخوێنی وەڵا خۆی ئەو مەقامانە زۆرن زیاتر قوڕە عێراقیەکان بە نمونەی شێخ حافظ خەلیل ئیسماعیل شێخ وەلید ئیبراهیم کە تۆ لە پێش بەرنامەکە باسی ئاشنایەتیت کرد بەو پیاوە بەڕێزە چ جۆرە تەواصل و ئاشنایەتیەک هەبوو لە بینی تۆ و شێخ وەلید ئیبراهیم الئەعظەمی خوای گەورە بە بەهەشتیپان و بەرینی شادکە. لە دوای 2004 اتصالم بە شێخ وەلید کرد لە ڕێگەی کوڕیەوە چونکە خۆی حافزە نابینایە هەزار ڕەحمەتی لێبێ ئینشاءڵڵا خوای گەورە بە بەهەشتیپانی بەرینی شادکە. اتصالم پێوە کرد ئیتر خۆم پێ ناساند ئەو لە وڵاتی کوێت مقیم بوو خۆم پێ ناساند و تۆزە قورئانشم خوێن بۆی هەر بەنەسی ئەو کەلیمەی کە خۆی لە تەلەفۆنە پێوتم وتی هذا وليد إبراهيم النسخة الثانية ما شاء الله تبارك الله. زمن لە مناڵیەوە هەر
شەوان کە پێش ئەوەی بخەوم جەم لە سەوتی وەلی ئیبراهیم ڕاگرت زۆر ئاشنای دەنگی ئەدای سەوتی مامۆستا وەلی ئیبراهیم بووم زار ڕەحمەتی لێ بێت لە بەرنامێکیشە بەرنامە پێشکەشە کرد ئەویم داوەت کرد چەند ئامۆژگاری چەند شتی باش بۆ قورئان خوێندن بۆ ئەدای مەقاماتی فێربوونی قورئان خوێندن لەوی فێر بووم بەڕاستی جاکە پێشت خۆش بێ چەند ئاەتێک زۆریشم پێ خۆش لە دەنگی وەلی ئیبراهیم ئینشاءالله سورەتێک سوورەتی یوسف یا الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين. ما شاء الله ما شاء الله ما شاء الله ما شاء الله بەڕاستی ما شاء الله. ئیتر بەو ئاوازە لەبەر لەناو بەرنامەکە زۆر پێخۆش بکە خوێندن لە بەرامبەری پێخۆش یعنی کەزانی کەسێک هەیە لە دوای ئەو ئاوازە ون نابێت. یا ڕەبی خۆی گەورە پاداشتی خێرت بداتەوە مامۆستا. هیوادارم ئینشاءالله ئێمەمانان وەکو قوڕائی قورئان ئینشاءالله وەلا نوزەکی ئەنفوسەنا ئێمە بەخۆمان ناڵێن پاکترین و بێگەرترین ئینسانەکانین لەبەرەوەی قورئان نەخوێنین، بەڵکو هەموو کەسێک بەشی خۆی هەڵەوتاوانی هەیە داواکارین لە خۆی گەورە لەم ڕەمەزانە دەفتەری ئەعمالمان پاک بکاتەوە و لە تاوان و گوناهەکانمان خۆش ببێ و ئینشاءالله هەموویمان بۆ بکە بە توێشوویەک بۆ قیامەت. دوجار من ئەمەوێ ئەوە بڵێم ئینسان کە سەوتی خۆش بوو ئەمانەتێکە لە ئەستۆی جا لایانی باش بەکاری بهێنە یاخود خراپ ئەوە مێنێتەوە سەر ویست و ئیرادەی خۆی بە حەقیقەت. ئینشاءالله جەنابیشت موفق ئەبی وە سەرکەوتووە بی. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان، دیارە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئەمە چەند وەرزێکە ئێمە بەرنامەی سەدای زێڕین پێشکەش بە ئێوەی ئەزیز و خۆشەویستەکەین. هیوادارین ئەو بەشەی کە لە سۆشیال میدیا بڵاو ئەبێتەوە یاخود لە تۆڕەکانی کۆمەڵایەتی وەکو فەیسبوک و ئینستاگرام ئێوە هاوکار بن لە بڵاوکردنەوەی ئەم جۆرە بەرنامانە و شەیرکردن و مشارەکە پێکردنی ئەم بەرنامانە بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێ. یەکێک لەو تێبینیانەی لە وەرزەکانی ڕابردوو ئێمە دڵمان پێی خۆشە بەڕاستی وە بووە هۆکاری ئەوەی کە هەموو ساڵێک بە گوڕوتینێکی زۆر تایبەتەوە ڕوو بکەینە ئەم بەرنامەیە و شار بە شار بۆی بگەڕێین. حەقیقەتەن ئەوەیە کە
سواسی خوا ئەەکەین ڕێژەی بینەری ئەم بەرنمەیە لە هەندێک پیج و ئاکاونتی جیاواز کە بڵاو بووتەوە زیاد لە 28 میلیۆن و 29 میلیۆنی تێپەڕانەوە. ئەم ڕقەمە بۆ ئێمە مای دڵخۆشیە بەڕاستی نەمبینیوە مەسەلەن الحەمدولله لە شوێنەکانی تر لە بەشەکانی تر ئەوەندەی ئەم ڤیددیۆیە بینەری هەبوو بێ بیسەری هەبوو بێ بۆیە دڵتان بە لایک و شەیر و نووسینی کۆمنت خۆش ببێ بۆ ئەم جۆرە حاڵەتانە کە ئینشەڵا ئێوەش پاداشتێکتان لەسەری دەسەکەوێت. مامۆستا نورەدین حتمما قڕائی قورئان بەعام بەشداری لە محافل ئەکەن لە مسابقات ئەکەن لە کۆڕ و کۆبوونەوەی ئیمانی ئەکەن. جەنابەت ئەو شوێنانە کوێن کە بەشداری تیانە کردووە و ئەو مناسبەتانە چی؟ من لە مسابقی عالمی بەشدارم نەکردووە ینی جیهانی، بەڵام لە شاری هەولێر پێشبڕکێکی بانگدان کراوە لە 2000 ئەگەر بیرم لێ نهاتی 2017 بوو لەسەر ئاستی هەولێر الحەمدولillah یەکەم هێنا سپاس بۆ خۆەوە بۆ بانگدان. بەنسبەت قورئان خوێندن پێشبڕکەی قورئان خوێندنش الحەمدولillah 2000 نهاتی 2015 بوو لەوێ دووەم دەستێنە. ماشاءالله موفق بی انشاءالله. مامۆستا بانگدان فعلا علمێکە ئینسان پێویستە فێری بێ بۆی بزانێت چۆن بانگەدا. زۆر کەسمان هەیە دەنگی خۆشە بەڵام نازانێت ئەدا دروستکە. بەڵێ زۆر کەس هەیە ئێستا لە مزگەوت گەنجە ئەوێ پێڕابگات دەنگی خۆشە بەڵام پێویستی بە یەکێک کە پێی بڵێ تۆ لێرە ئەبێ بە بەرزی بخوێنی لە حەی عەلە الصەلا لە یەکەم بە ئاوازێک یعنی با بڵێن بە تۆنێک ئەخوێنی بەرز نەبێتەوە لە حەی عەلە الصەلاحی دووەم حەی عەلە سەڵای دووەم بەرزەکەیتەوە حەی عەلە الفەلاح یەکەم نوێی دووەم بەرز. هین ئێمە هەنێک کەس هەیە دەنگیان خۆشە بەڵام لە بیدایەت بە تۆنی بەرز دەست پێ کرد بۆ کە لە بیدایەت لە تۆنی بەرز دەست پێ کرد لە کۆتایی ناتوانانی ئەدا بێنی. اینجا ئەگەر لە بانک دەنگت خۆش بێ ئەو کەسێک کە دەنگی خۆش بێ بەڕاستی یعنی ئوستاز دەنگخۆشی سەرنجێشە بەڕاستی کە تۆ بە دەنگێکی خۆش بانک بدەی ئەوەی کە نوێژ نەکاتن پێ خۆشە بەس لە دیار ئەم بانگە عەبدولواس عەبدولسەمەد معلومی جەنابتە بەس بە دەنگەکەی ئەوەی کە من زانیارم لەسەر هەبێ باسەکەن زانایان ئەڵێن سەرەوەی 100 کەس بەدەستی سەر ئەم دەنگە بەس بۆتە موسڵمان بەس بە دەنگەکەی ئەگەر بێت و فتوا بدا ئەگەر بێت و لەسەر بانک قسە بکە ئەوانە هەموو تامی خۆی هەیە لە کاتی دەنگخۆشیە ئەدای پێ بدەێت. بێگومان کەواتە ئەتوانین بڵین دەنگخۆشی هەم نیعمەتێکە خوای گەورەی بەخشێ لە عینەن کاتە بانگدانیش ئوسلوب و ئوسوڵی خۆی وەکو خۆت حەزت پێ بۆ مەسەلەن کە بانگ ئەدەی بە چی شێوازێک بانگ بدەیت بۆ نمونە؟ من زیاتر پێم خۆشە بە مەقامی کورد بانگ بدەم. مەقامی کورد زۆر باشە. مەقامی کورد یەک لەو مەقامانێک کە زیاتر سەرنگی خەڵکی ڕاکێش. باشە. مامۆستا خۆشترین بڕگە لای تۆ لە بانگدا لە شەهادەتەینە حەیعەلەتەینە کۆتایەکەیەتی چ بڕگەیەکێتی؟ شەهادەتەین. ئەتوانی شەهادەتەین فەرموو. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له. مقامی شهادە ما شاء الله ئەوەی کە گوێ ڕائەگرێ پێویستە چۆن بڵێ زیاتر بەرە بەو مقامە بدەیت کە گوێ ڕائەگری پێی خۆشە قەتع نەبێ ئەم ئەدایە. أشهد أن محمدا رسول الله. أشهد أن محمدا رسول الله. ما شاء الله تبارك الرحمن جزاك الله. وجزاك إن شاء الله.
زۆر خۆش بوو ڕاستی. مقامی کوردە مامۆستا مقامی مقامیش کوردە، خۆشە. تاوی کە مامۆستا حەی عەلە سەڵات تاوەکە. حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح. الله أكبر الله أكبر لا إله إلا الله. خاتم النبيين محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم. يا ربي ايوه قدر مالك او دنگ خوشا او اداء خوشا خذ لي ما استغفر الله استغفر الله استغفر الله ما مصايا من همیشه حەزم لێ بووە بە حەقیقەت یعنی باڵێم خەڵکی دەنگخۆش ئەوەی کە تەنانەت بانخوازە ئەزیزەکانمان تەنانەت ئەوانەی کە خۆ ئەم بەهرەی پێبەخشیون زا دەنگخۆشی بێ و تاربێژی باش بێ سەنعاتکاری بێ سوزانم تەنانەت مەسئولیش بێ تەنانەت کاربەدەست بێ حەقە تەوازۆیەک بنوێنێ هەمیشە خۆی بە کەمتر بزانێ لە خەڵک هەمیشە خۆی بە خزمەتکاری خەڵک بزانێ خۆ ئەم بەهرە و توانە و تااقەتەی پێبەخشیوی پێویستە بەکاری نەهێنی بۆ خۆزلکردن و خۆ پێگەیاندن لە ڕوە نەرێنەکەیەوە خوا نەخواستە بەڵکو ئینشاءڵڵا ببیتە دافعێک و ببیتە پاڵپشتێک ببیتە هاندەرێک بۆ گەنجەکان کە من حەزم لێ بۆ پرسیارە لە جەنابەت بکەم دەربارەی گەنجی ئەمڕۆ کە چەند سەر لێ شێوا بن گەنجی ئەمڕۆ چەند دوورکەوتونەتەوە لەم هەموو کایە جوانە لەم هەموو بوارە خۆشە لەم هەموو قورئان و سونەتە جوانەی کە ئێمە توانین جوانترین شانازی پێوە بکەین اینجا درێژە بە قسەکانمان نەدەین بەڵام هەر بۆی تەشەنووز نەکەین هەر ئاوا دابنیشین و بەم شێوازە تۆزێک لە ناوم باخە جوانە هەم بگەڕین هەم چوار قسەی خۆشیش بکەین ئینشاءڵڵا فەرموو. مامۆستا سەبارەت بە ئیمامی مەککە بۆ نمونە لە ئیمامەکان ئێمە مەعێقلیمان هەیە مەثەلەن هینمان هەیە سودەیسمان هەیە شورەیمان هەیە هەروە بێتەوە ینی کۆمەڵە قاریمان هەیە لا يحضرني ئەسماؤهم ئێستا ناوەکانیانم باش بەخەت جوهەینیمان هەیە بۆ نمونە شێخ عەبدوڵڵا جوهەینیمان هەیە ئەمان سەوتیان خۆشە حتمەن تیانە هەیە یاسر دۆسەریمان هەیە تیانە هەیە سەوتی خۆشە هەستت کردووە حەز بکەیت تەقلیدیەکیشیان بکەیت لەو قاریئانە بەنسبەت تەقلید نەخێر چونکە ممارەسەم یەک لەسەرەوە نەبووە دەنگیان بەگشتی خۆشە قورئان خوێنەکانی هەم مەدینە هەم ئەلیمەکەش دەنگیان خۆشە بەڵام ئەوەی کە زۆر تەئسیر لێ کردبووم شێخ بەندەر بەو دوای دەنگێکی زۆر ئاوازێکی زۆر حەنینی هەیە بەڵام بۆ لاساکردنەوە تەجربەم لەسەری نییە ڕاستە فەرمی
بڵین لە پێشنوێژیە زیاتر بەچی مەقامێک مەقامی کورد مەقامی زیاتر ئەو خەڵکی کە زۆر داوام لێکن ها کاچیتە مزگەوت مامۆستا بۆ ئاوازە بخوێن مامۆستا بۆ ئاوازە بخوێنە زیاتر حەزیان لە مەقامی کوردە. باشە ئێستا بۆ نمونە وەگەوەی کە لە پێشنوێژیابی مەسەڵەن چۆن ئەیخوێنی؟ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم واضمم يدك إلى جناحك تخرج بيضاء من غير سوء آية أخرى لنريك من آياتنا الكبرى اذهب إلى فرعون إنه طغى قال رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي واجعل لي وزيرا من أهلي هارون أخي اشدد به أزري وأشركه في أمري كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا إنك كنت بنا بصيرا قال قد أوتيت سؤلك يا موسى ولقد مننا عليك مرة أخرى. ما شاء الله ما شاء الله أحسنت. بێجگە لە قورئان خوێندن لە شوێنان داوات لێ کراوە مثلەن مۆشیحات قەسائید شتێک بڵێ بۆ خەڵک؟ بەڵێ بێگومان زۆر جار مناسبات ئەکرێتن یان کابرا هەیە ژنی بۆ کوڕەکەی گوازیتن ئەڵێ مامۆستا پێم خۆشە بێ قەسیدەی بوردەمە بۆ خوێنی قەسیدەی بوسەیری ئیمامی بوسەیری ئەولایە سەلی ئەو بابەتانە. هەستەکەم زیاتر حەزت بە قەسائیدی عەرەبی و مەسەلەن کۆمەڵی بابەتی عەرەبیە. بەڵێ جا شتێکمان بۆڵێ؟ إن شاء الله. أنشد قصيدك إجلالا لمن طلعا وامدح حبيبك فقد راق المدح مجتمعا مدح الرسول لمن يهواه تذكرة يا عاشق النور هذا النور قد سطعا في طلعة المصطفى نزداد موعظة ولو تقول فينا البعض وابتدعا. يا رب قلت وقولك الحق ادعوني يستجب لكم ها نحن نرفع إليك كف الضرات فلا تردها يا الله يا أرحم الراحمين. يا رب نظرة منك إلينا يا
نظرة منك إلينا الله الله تبعث الإيمان فينا تمنح القرب فؤادا عاش في البعد شقيا يا ربنا فارزقنا لسانا ذاكرا يا ربنا فارزقنا لسانا ذاكرا وانظر إلينا. ما شاء الله. جزاكم الله. بارك الله فيك. تبارك الرحمن. وفيك بارك إن شاء الله. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە من حەز ناکەم بەرنامەکە کۆتایی بێت. پای گەرە سەلامت کا خۆ سەلامت ئینشاءالله. عزیز و خۆشەویستی کاک نورەدین سەلیمجان، خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین. وەڵی پیاوێکی زۆر مەحبوب بوو، زۆر خۆشەویست بوو. ئینشاءالله ئەوە جاڕی خواییە بۆ سەرزەوی کە پێم وابێت لە حەدیسی قودسیە ئەمە هاتووە کە خوای گەورە بەندەیەکی خۆشویست لە بەندەکانی بە مەلایکەتەکانی فەرمانەکە کە بچنە سەر زەوی و جار بدەن کە خوای گەورە ئەم بەندەی خۆش ئەوێ ئێوەش واتە مرۆڤەکانی سەرزەوی خۆشتان بوێ. ئینشاءالله کاک نورەدین سەلیم و هەموو ئەوەی ئەزیز و خۆشەویست ئەو بەشەتان بەرکەوتووە لە خۆشەویستی خوای پەروەردگار تا ئەڵقەیەکی تری بەرنامەی سەدای زێڕین لە دوعای خێر بە بەشمان مەکەن. ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.